خەڵ بۆچی دەنگ بە یەکگرتوو بدات بۆچی لەبەرەوە یەکگرتو بران کەسی خۆم داوای کاتی دەنگدانی لێکرا و ڕسمەکەی دەنگێکی زۆر باش دەینین سەڵات ئێمە کورسەکە دەبین یاسای عەرضی شەعبی و هەزاران یاسایەتکە دەرکرایە کە ئەوان دەنجیان پێدایە و خۆت مەسئولی لەو قسە ئەمە لە مەسئول نیست دەنگ دەدەیت چه علاقەتی هەیە دەنگ دەدەمەچێ دەنگ نادەمە تو تەواو دەنگدان دەسەڵات سزایم بدەن چۆن یەکگرتویان سزادا پێش ئێستا پێشتری شێک باز نەبوو هەر نەتان برد بێ دەنگ بۆ خەڵکینە کێ بەهێزە بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە ساڵە واتە دخولی پەرلەمانی عێراقا خەڵکی پارێزگای هەولێر متمانەیان نەدا بە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر کورسیەک بۆ پەرلەمانی عێراق سەر بخاتن پێچاوانەی کومەڵی دادگەری وتیان ئێمە بەهێزین بۆیە خەڵک متمانەی بە ئێمەدا یەکگرتوو دەڵێ کاکە شت گۆڕاوە ئێمە ئێستا بەهێزین کورسیەکەی هەولێرێ دەبینەوە ئەمە بەرنامەی منە هاتووم لە نێوان یەکگرتوو کومەڵ لە هەولێرێ کێ بەهێزە ئەمە لە شاری هەولێرین لە بەردەم مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئێرە شوێنی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە هاتوین بزانین یەکگرتوو بەهێزترە یان کومەڵی دادگەری بەهێزترە قەڵەب ئاڵق دیارە ئێرە سەلام عەلەیکۆم ئێرە کومەڵی دادگەریە یان یەکگرتووی ئیسلامیە ئێرە یەکگرتووە ئێرە وانە ئەمە هەڵە نەهاتۆم کی بەهێزە لە هەولێر کۆمەڵی ئیسلامی دەڵێمە بەهێزترین لە یەکگرتوو بەهێزە یەکگرتووی ئیسلامی کوردستان پاڵپشت بۆ کەو پۆستیۆنەوە زەحمە نەبێت واری پۆپۆلیستی نەگرتیا و لە زۆربەی پرسەکان ئەوەینتر پۆپۆلیستینە ئۆپۆسیۆن هەبوو پۆپۆلیستی بووە لوغەشی هەبووە لەوەی وەکو شەپۆلە کاتی بەڵام لانەیە دواتر شەپۆلەکە نوی ئێستا کێ بەهێزە یەکگرتوو بەهێزە هەردووکمان دیندارین هاتوون بۆ ئەوەی کە دینداری خەڵکی تۆخکەینەوە کۆمەڵی ئیسلامی بەهێزترە یان ئێمان وایە وەکو شاری هەولێر کاندیدەکەی ئێمە بەهێزترە لەبەر ئەوەی خاوەن کەسایەتیە یەکگرتوو نایتوانێت لە هەولێر وەکو کۆمەڵی ئیسلامی بەهێز بێ لە هەڵبژاردنەکان کورسی بەدەست بێنێتن لە هەولێری چ نەک پەرلەمانی عێراق نەک بۆ کوردستان بۆ عێراق ئەو جارەی قەنەعەتمان وایە دەنگێکی زۆر باش دەینین کە حاجی وسامە و مامۆستا زوێر هەردووچیان سەیفی مزەڕەبن دوو کاندیدی زۆر بەهێزن ماوەیەکە یەکگرتوو دابراوە لە هەولێرێ ئەنی نەیتوانیوە کاندید سەر بخات زۆفی یەکگرتوو لەوانەیە عێراق بازەکەین فترە لە بۆ فترە فەرقی کردبی بەڵام قەنەعەتمان وایە یەکگرتوو ئەو جاری زۆر لەسەر پێەیە دەنجی باشیش دێنی و قەنەعەتمان وایە ئینشاءالله تعالی کورسی بە ئاسانی دەبا ئەگەر مقارن لەما بینی یەکگرتوو کۆمەڵکەی ئەوانیش پێیان خۆشە کاندیدیوان بەسەرکەوی ئەمەش پێمان خۆشە کاندیوان بەسەرکەی بەڵام من وەکو خۆم حەزم لێ هەردووچیان بەسەرکەوی ئەگەر مقارنەبی حەزم لێ کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەسەرکەوی بەڵام بە پاراستنی ڕوحی براتی ئەگەر سەر نەکەوت خەمی دەخۆی حتما ئینسان ئەگەر جوهد سەرفکە ماڵی ئیسلامی کاکە بە ئاشکراڵێ حەی عەلە السەڵات ئێمە کورسەکە دەبین هەولێر ئەوە ناڕازیتایە نیوەی زیاتر کورسەکان دەنگ بەنگو نادەن ئەوە کێشەکە پەیوەندی بەوەیە ئەو جەوا دروست کراوە بە دەنگدەر ئەو کێشەی دەنگدەرە خەڵک دابڕێدراوە ئەگەر دەنگدەر نادات دەنگدەر ئەو خزمەتەی کە ئیسلامیەکان بەگشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە تایبەتی خزمەتی خەڵکی هەولێری کردیە بە ئەو وەفای هەبیتن ئەو دەنگدانە و ئەو خەڵکە دەچەسێنرێتەوە خۆ یەکگرتوو کۆمەڵیان چەسەندگاکە وەکو ئەو برایە گوتنێ ئەگەر یەک کورسیوی منافەسەکە لە بینی یەکگرتوو کۆمەڵی بێ قەینا ناڕازی زۆر ئەیکو دەنگ بەنگو نادەن بەشێکی پەیوەندی بە پێش انتخاباتەوە دەبایە بەڕاستی لیستی هەڵپەیمانی هەڵبژاردن دەبینەوە و کاتێک نافزەمانە بەس بزانم ئەنێک مشکلەکە چییە خەڵکی هەولێر خەڵک بوو
خەڵ بۆچی دەنگ بە یەکگرتووە بدات بۆچی لەبەرەوە یەکگرتو براندە ئەدی ئەوانی دیکە ئەوانی دیکە ئەوانی کەش براندن بەڵام یەکگرتو براندترە. بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان تۆخترە ئێمە کە هاتوین برانترە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەدڵنیان چکە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕۆڵی هەبووە لە تۆخکردنەوەی دینداری خەڵک ڕۆڵی هەبووە لە پەروەردەی خەڵک ڕۆڵی هەبووە لە بوعدە نەتەوەیەکان لە بوعدە نیشتیمانیەکان هەموو ئەمانە خەڵک بە ئینسافە پێمان وایە ئەم جارە جاریشتر یەکگرتووی ئیسلامی کوردستان دەنگێکی زۆر باش و زۆر بەرچاوە هێنا ئەگەر ئەم جارە کومەڵی دادگەری کورسیەکەی هێنا و ئەنگو سەر نەکەوتن ئەگەر چیتان تەقدیم کردو لەو بانگەشە فەرق بێ لە کومەڵی دادگەری لە پارتی لە یەکەتی چ ئەوانێک کەم کاندیدیان هەیە زانەوەی نوێ ئێمە پێمان وایە بەدیلی دەسەڵات بەدیلی ئەی بۆ خەڵ دەنگ بەنگ و ئێمە ناداتن پێمان بەڵێ خەڵک دەنگ بە ئێمادا وەری کورسی زۆر بینە لە کۆتا هەڵبژاردنە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان توانیمان کورسی بەرین کاندیدی ئیسلامی پەروەردەکراوە لەسەر کۆنتترۆلکردنی ئارەزوەکانی لەبەر ئەوە لا نادا بۆ ئەروەژوەدەکانی خۆی لە بەغاڵ شتانە یەکی ئەوان تر لانداوە زۆریان دابی لە بەغاچێکی نییە ئەوە خۆت مەسئولی لەو قسە ئەمە لە مەسئول نیست مەقسەدم ئێمە بەڵگەی کەسی تر عاجز نەبێت لە ڕووداوانیان. هەوا ئارەزوەکانمان کردووە زیاتر بۆ پەروەردەکراوی حتا باسی شوقە دەکرێت باسی سیارە دەکرێت باسی کۆمپانیا و پارە و هەموو شتێک دەکرێتن کە لە بەغدایە درایتە ئەندامەکانی یەکگرتووی ئەندام پەرلەمانەکانی یەکگرتووی بەڵام قبولیان نەکەیدە لەسەر خۆ فرۆشتنی لە خۆ فرۆشتنی کیتر خۆی فروشتووە کوردەکان خۆی لە بەغدا فروشن بەڵێ یاسای عەزدی شەعبی و هەزاران یاسایت کە دەرکرایە کە ئەوان دەنجیان پێدایە و یەکگرتوو دەنج پێدایە بۆ خەڵک بڕوای بە یەکگرتوو نییە بۆ خەڵک بڕوای نییە خۆت دەزانی ینی یەکگرتوو نەویستە ئەو خیتابە پۆپۆلیستی تەبەنی بکە بۆ نمونە کۆمەڵک دروشم بەرز بکاتەوە کۆمەڵک شت بڵێ پاشتر پێی نەکرێتن لەسەر ئەرزی واقع ئەوە حاڵی بابرێن کۆمەڵک ئۆپۆسیۆن بە کەجاروێ دەنجی دەنگدەریش نەیتوانی ئەو مافی خۆی بەدەستبینی یەکگرتوو دێ بۆ مەدە تەبیعی تیان بگەێنی ئۆپۆسیۆنیش ئوسولی خۆیە خەڵکی لێ خەدە دەسەڵات وەراوە ئەم جارە خەڵکی وەزعیشتری ئەبێت چکو دەسەڵات قەیران لە دوای قەیرانی دروست بەس دەسەڵات هەمیشە پارتی یەکێتی هەمیشە لە هەڵبژاردن دەنگیان بەرز دەبێت کورسیان زیاد دەبێت بەرز نابێت لە چوونی خەڵک بۆ بەس انتخابات دەسەڵات دەکەم ئۆپۆزیسیۆن لە چوونی خەڵک بۆ انتخابات وا دەکات کورسی هەموو کورسیەکان ئەنگۆ هەر ڕەخنە لە دەسەڵات دەگرن هەر ئەوان دەنگیان زیاد دەبێت خەڵک بۆ دەنگدان کورسیان زیادە کورسیان کەمی کردی دەسەڵات لە شوێن نفوزی خۆیان دەنج باش دێن پارتی لە شوێن نفوزی خۆی کاولێر و دهۆکە دەنج باش دێنی بەڵام لۆ لە سلێمانی دەنج باش داینی لەبەر چیات گوژ لە سلێمانی و لە دووک دەنگ باش لە هەولێرتان لە هەولێرش دەنگ دێنین بەڵام هەولێر دوای انتخابات دوای انتخابات وەرە ئەوە بۆ هەڵەگرین ئەو کاتی دەین کاندیدەکەشمان دەینین کە ئەو کاتی سوێندی یاسایی خواردی لە پەرلەمانی عەرەب تهدید دەکات داوا دەکات تهدید دەکات مەسەلا من کەسی خۆم داوای کاتی دەنگدانی لێکرا و ڕسمەکەی بێ بەڵام ئێمە بە حیاتی تەلەفۆن بۆ کەسێک ناکەین کارت یاسایی نیە ئەو کەسێکی زۆر جیاواز داوا دەکەین من ناتوان بە خەڵکی کێنەوە کێ تەلەفۆنی دوێ ئێوارەی دوێ شەو سعات دە و نیو تەلەفۆن لە بۆم کرا دەنگ دەدەی تێکی گوتم تو چ علاقەت هەیە دەنگ دەدەمەچێ دەنگ نادەمە تو تەواو سەرچاون خواحافیز ئەمە ڕاستە خۆ پێم گوتم دەنگ نادەمە تو چه حەقی بە دوودای نادەمی بزانم دەنگ دەدەیتە چێ لە چ حیزبێکی گوتم مافی تو نیە و پرسیارە بکەیت ئەوان بەو شەوازە خەڵکە ترسێنن کاکە هەدید ئەم تەلەفۆنەکەم لەو خەڵک کاکە خۆشحاڵە بین دەنگمان پێ دەی کە گوتی نا سەرچاو ئەمە ئەو جارە پرسیارەکەی جەناب لەسەرەوە لە هەولێر یەکگرتوو دەنگدێنیان نا کێ بەهێزەیە باسی کەس ناکەین باسی خۆمان دەکەین لە هەولێر ئەو جارە ئومێدەشی زۆرمان هەیە کە کاندیدمان دەربچی لە هەولێر لۆیە کورسی دانایە لە بۆ کۆمەڵی ئیسلامی ئەی چەندی دەبن هەرێکە کورسی خۆی دەبا لەوانەیە یعنی چەند دەبن تەقریبەن ئیسلامی 15 کورسی ئەمە قەنەعەتمان ئومێد دەکەین کۆمەڵیش کورسی بێنی کە قەنەعەتمان وایە ئادای پەرلەمانتاری خراپ نییە و یەکگرتووشکی شاڵە کۆمەڵ کورسی دێنی فترێک دەنگدەری ئیسلامی بڕک تەراجعی کردە و جارێ هاتۆ سەخت ئەمە لە ناو خەڵکی برێن مخاتەبەی خەڵکمان کردیا ئەو جارەی دەنگدەری ئیسلامی وەکو جاران نییە هەدەفی مێسەیە کورسێ بەزەتوت لە تایتری بەنامەکەت کاتی لۆ گۆڕپانی ئیسلامیەکە یە کورسی دانا دەتێش بڵێ کۆمەڵ برێ من دەیبم ئەمەش برێن ئێمە دەبێنە ئەمە دەرێن گۆڕپانە ئیسلامیەکە دەنگ دەرە مەسەڵمان دەست بە دەستێژەکە دەنگ بە دوو کاندیدی ئیسلامی دەدەن ئەگەر بە شایستی بزانم متمانیان پێ کاکە سەلام عەلیکوم عەلەیکوم سەلام ئەگەر ئەم جارە
باسی سیاست ئەگەرە ئەم جارە یەکگرتو کورسی هەولێری نەبێت ئەو دەبێتە سێخۆڵ بۆتان ناخۆش نییە چ دەکەن چ دەکەن مەسەلا دیارە کێشەکەیە لە هەولێری یەکگرتو کێشەکە لە دەنگدەرە ئێستا ڕووی قسەمدا دەنگەرانی دەسەڵاتە دەنگدەرانی دەسەڵات فەرمە و 16 دەنگ دەنێشێت و پارتی جێشێتی و پارتی قوتارکەن لە وەزعە بەڕاستی دەنگدان بەو شێوەیە وا لێ دەکات ئەوان بێمنەت ئێستاش یەکگرتو بەخۆ خەتەوە بەڕاستی دەنج دێنی باڵانسی دەنگەکانی یەکگرتووان ڕاست بیتەوە کورسی دەبێت ینی یەکەکە مسوگەرە چەند بۆتە 100% کورسی یەکەمام سۆگەرە بەڵگەیەکی دیکە چەند دوعاتان کردیە کاسە هەولێر هەمووی یەک بازنەیە جاری پێشوو 34 بازنە بوو پێشتری شێک باز نەبوو هەر نەتان برد بێدەنگ بۆ خەڵک بڕوای نەماوە یەکگرت و هەر شتێکی کردبێت لە تازی من وا ناڵم نا هەڵبژارتنەوە فەرمودا ئەو جارە ئێمە کارمان لە سۆی کردوە قاعدی یەکگرت و لە هەولێر بەهێزە دەیەوێت ئەو بابنەی خیتابە ئەو جملەی ڕاست کاتەوە بۆی ئەو جارێ خەڵک متمانی سیاسیش بە یەکگرتووی بکات لە دوو هەڵبژاردننی ڕابردوو دەڵێن یەکگرتو لە هەولێر قیادەیەکی بەهێزی هەیە بۆ هەڵبژاردن قاعدەکەی بەهێز نییە وەکۆ قیادەکەی بەرپرسان یەکگرتو دەڵێن کاکە شەرت نییە ئەوەی دەنگی بەرز بێ ئەو بەهێزە ئەوەی شەقامی لەگەڵ بێ ئەو بەهێزە ئەمە هەل بەرنامەی منە بۆ ئەم هەڵبژاردنە هاتووم بۆی بزانم لە نێوان کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی لەم هەڵبژاردنە کێ بەهێزە